دەشەکەری بەکێ دەڵێ ئیشی سۆشیال میدیاتان ناشرین کردووە، ناوێرین شتێک بکڕین، خەڵک دەڵێن لەکوێت بوو چۆنت پیا کرد، بۆچی چێشتخانەی دەشە فاسفودی فرۆش ئێستا لەگەڵ هاوسەرەکەی بەیەکەوە دەژین؟ دەشە نیازی ئەوەی هەیە کوردستان جێبێڵی؟ بۆچی نزیکەی 8 ماگە لە هیچ کەناڵێک دار نەکەوتووە؟ دەڵێ نازانم هەموو تەمەنم ئیشم کردووە، کابراش بە 1 ساڵ ئیشکردنی دەبێتە خاوەنی زۆر شت، نازانم ئەو کارەکەی چییە. تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بیر نەچێ، هەروەها سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی، هەروەها سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بن، ئەو بە هەمان شێوەش دەتوانن لە ڕێگای سناپچاتەکەمانەوە پەیوەندیمان پێوە بکەن و ڕاستەخۆ ئێمە وەڵامتان دەدەینەوە. دەشەکەریم خانمی شۆخ و شەنجی دیاری نۆ سۆشیال میدیا نوێ تیڤیەکان هەندێک کات وەکو پێشکەشکار دەیبینین، هەندێک کات وەکو مێکاپ ئارتیست و هەندێک کار وەکو خاوەن پیشەیەک و خاوەن چێشتخانەیەک دەیبینین. دەشەکەریم عەزیز لە ئێستادا تەمەنی 31 ساڵە، وەروەها خەڵکی شاری سلێمانیە. ئەو خاتونە کۆلێژی زمانی کوردی تەواو کردووە و لە ساڵی 2007ەوە دەستی بەکارکردن کردووە تاوەکو ئێستا چەندین کارێک گۆڕیوە. یەکێکە لەو خانمانەی کە هەموو کاتێک باز لەوە دەکەن لەسەر کارێک نامێنێتەوە زۆربەی کات کار دەگۆڕێ. دەشەکەریم سەرەتا بینیمان لە ڕادیۆ کاری دەکرد، دواتر لە تیڤی، دواتر ئارێژگایەکی دانا و دواتریش دەشە فاسفود ناوبانگێکی ئەگجار زۆری بەدوای خۆی دایەنا، تەنانەت بۆش ڕانەوەستا. لە کۆتاییدا کردیا ڕێستۆرانتی دەشا، وەروەها لە ئێستاشدا ئەو کارانەی هیچ نەماوە لە ئێستادا خەریکی ئارێژگایەوە دووبار ئارێژگای داناوەتەوە. دەڵێتن لەو تەمەنەی کە بەڕێم کردووە زۆربەی خەونەکانم هێناوەتە دی و لە ئێستاشدا یەکێک لەو خانمانە دەستنیشان دەکرێت کە خاوەن کاری خۆیتی هەموو کاتێک بازەوە دەکاتن. کاتێ من سەرەتا دەستم بەکارکردن کرد لە ناو کۆمەلگا، ئیشەکەی منیان پێ جوان نەبوو، بۆ پێیان باش نەبوو. کت لە ماڵە بێتەوە دەرەوە، وان دەزانی ئافرەت هەر دەبێت لە ماڵەوە بێ، بەڵام من وا بیرم نەکردەوە لە بەرەوەی ئیشکردن ڕەگەزی نییە و ڕەگەزی بۆ دیاری نەکراوە. بۆیە ئەو کاتانی ئەو کەسانی ڕقنیان لە من دەگرت و دایانوت تۆ ناتوانی، دواتر هاتنە لای من بوون بە شاگرد یاخود پرسیاری ئەویان لەم دەکرد چۆن دەتوانی ئیش بکەیت. بۆ چەندین پیا و تاوەکو ئێستا هاتوونە دەڵێن خوشک و دایکمان چۆن دەست بەکار بکەن و چۆن بزنسی خۆیان هەبێتن، و من زانیاری زۆر کەسم داوەتی، وەروەها ئەوەش دڵخۆشم دەکا کاتێ من شوێنێکم هەیە و شوێنێک بەڕێوە دەبم چەندین کەس لە لای من ئیش دەکەواتە چەندین خێزان بژێوی ژیانی خۆیان لەسەر ئیشەکانیان بەڕێ دەکەن. ئەوەی بینیمان چەند مانگێک پێش ئێستا دەشەکەریم زۆر لە ناکاو وتی شوو دەکەم، ئۆدەی نەخەیاند بینیمان گوازراوە و مارەکردنەکەشی کرا. دەشەکەریم خۆشی دەڵێ زۆر سوودفە بوو ئیشەکە، لە نێوان 2 هەفتە هەموو ئیشەکان خلاص بوو، گوازرامەوەش. واروەها ئەو کەسێک کە شوم پێ کردووە ئەو کەسێ بوو کە هیچ پەیوەندێکمان لێنەوان نەبوو، زۆر بەسوودفە بوو. ڕۆژێکیان لەگەڵ هاوڕێیەکم دانیشتبووم، پێوتم تۆ نیازی شووت هەیە؟ ئەوی جووتی ئەگەر کەسێکی باشەیە بۆنە، و ئەو پیاوەی پێناساندم و لە ماوەی 2 ساعت هەموو شتێکمان بڕاندەوە و 2 هەفتەش ژیانی هاوسەرگیریمان پێکێنا. و دەشە بازەوە دەکا لە ئێستادا هاوسەرەکەی لە ئەوروپایە، واروەها دەڵێ پێویستە منیش لەگەڵ هاوسەرەکەم بچم بۆ ئەوروپا. و باز لەوەش دەکاتن دەڵێتن من لەوانەیە لە ئایندە لە کوردستان نەمینێمەوە لەبەرەوەی لەبەر هاوسەرەکەم منیش بچم بۆ ئەوروپا، و ئەوەش هۆکارەکەیەتی کە من دەڵێم لە کوردستان نامینێمەوە و لە ئێستاشدا خاوەن ئارێژگایەکە. دەڵێ ئارێژگایەکەم هەر دەمینێتەوە لەبەرەوەی خانەوادەکەم بۆم بەڕێوە دەبان. وە زیاتر ئەو خانمە بۆ دەناسرێت کە خاوەن پیشەی خۆ بوو. وەروەها دەڵێتن من چەندین ساڵە کار دەکەم تەواوکو توانیتم ئەوەی ئێستا هەمە بەدەستی بێنم، بەڵام زۆرم لاسەیرە
هەندێک خاتون هەنا بە ماوەیەکی کەم دێن دەبنە خاوەنی زۆر شت بە ماوەی ساڵێک دەمنە خاوەنی چەندەها شت ئۆتۆمبیلی گرانبەها و هەروە شقە و پیشە و کاری خۆیان و من چەندین ساڵە کار دەکەم دەتوانم بڵێم لە ساڵی 2007 من دەستم بەکار کردو تاوەکو ئێستا بەڵام من زۆر دڵخۆشم بەوەی کە بەدەست و بازی خۆم هەموو شتەکانم بەدەستێناوە تاوەکو ئێستاش کەس نەیتوانی هیچ قسەیەکم لەسەر بکات لە بەرەوەی هەموو خەڵک دەزانن من چۆن پارە پیا دەکەم وەکو هی ئەوانیە هەر کەسێکیش وەڵامم بداتەوە دیارە سیقەی بخۆینە بە شێوازێکی ناشرین شتی کۆ کردوتەوە بۆیە لە وڵاتی ئێمە ئافرەت ئەگە بتوانێت بزنزی خۆی بکاتون و پارە بەدەست بێنێت ئەوە خەڵک وا دەزانێت لە ڕێگای خراپەوەیە بەڵام نەخێر هەموو کاتێک بە شێوازی ڕێکوپێک ئیش بکە وەروەها پێم باشە هەر شتێک لە ڕووی عادەت و تەقالید و لە ڕووی دینیەوە نەچوە دەرێ ئەوە کارەکە سەرکەوتوو دەبێ و وەروەها زۆریش پێشکەوتوو دەبێ وەروە ئەوشی نەشاردەوە کاتێ من چێشتخانەم هەبوو ڕۆژانە 16 کاتژمێر کارم دەکرد و تەنانەت ڕۆژانەیە کاتژمێر دایکم دەبینی وەروەها زۆریش متەسیر بە بۆی کە باوکی لەدەست داوە لەبەرەوەی دەڵێتم باوکم هەموو شتێک بوو بۆ من هەموو کاتێک لەگەڵ یەکتری بووین وەروەها باز ئەوەش دەکا لە ئێستاوە جەنجەفیل و شیری تەرک کردو لەبەرەوەی باوکی بۆی دەکڕی و ئەوەش وەکو یادگارێک وەکو وەفایەک ناخواتن و دەشەکەریم دەستێکی باڵای هەیە لە کاری ڕاگەاندن و چەندین پرۆگرامی چێشت و ئەو شتانەی دروست کردووە وەروها ماوەیەک پێش ئێستا بینیمان پرۆمۆی پرۆگرامێکی دەشە بڵاو بۆ کە گوایە ئەو خاتونەیە پرۆگرامێکی دەکاتن بەڵام هیچ دەرکەوتنێکی نەبوو لەو کەناڵەوە وەروها دیاریش نەبوو لە سۆشیال میدیا دەبێ یا خود لە پرۆگرام بەڵام دەشەکەریم بازەوە دەکاتن من پێم خۆش نیە پرۆگرامێکی چست و چالاک بکەم وەروها لەگەڵ ئەو شوێنێک ئاغدەم کردبوو نزیکە 11 ماجی پێچ و نایانتوانی ستۆدیۆیەک دروست بکەن بۆیە منیش ئەو ئاغدام هەڵۆشاندەوە و لە ئێستادا وەکو پێشتر زۆر دەرناکەوێتن لە کەناڵ و تیڤەکان وەڕەوە لە سۆشیال میدیاش دەنجی زۆر کەمە لە دوای شوکردنی ئایا تۆ وەکو بینەرێک هیچ سوودمەند بووی لە دەشەکەریم هیچ هێزێک لای تۆ دروست بووە کە وەکو ئەو خاتونە تۆش دەست بە کارکردن بکەی و دەست بە بزنس بکەی بەبێ ئەوەی بەلا ڕێدا ببڕۆی چیت هەیە بۆ ئەو خاتونە بۆمان لە کۆمنت بنووسە زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیدۆکەمان ئەو پێتان خۆشە ئەمجار لەسەر چ کەساتێشتری بەناوبانجی کوردستان یاخود جیهانی ڤیدۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شێریشتان لە بیر نەچەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی و وەروها بۆ پەیوەندیکردنیش دەتوانی بە هەمان شێوە لە ڕێگای سناپچاتەکەمان بە ناوی کلیل میدیا پەیوەندیمان پێوە بکەیت هەموو کات لەگەڵتانین باشترینەکان لە کلیل میدیا